بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنمەی جێپەنجە بە ئەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە میوانی ڕۆحسووک و میوانی زمان شیرین و ئەدیبی ئەمجارەش یاخود بڵێم ئەدیب و سیاسی هەروەکو نووسەرەکانی تر دەڵێن هەواڵ کوێستانیە. ئەمجارش لە بەرنمەکەم ئامادەیە و قسە لەسەر کۆمەڵە باس و بابەتی تری گرنگ دەکەین کە دیاردەبووە لە ناو شۆڕشدا و دواتر گواستنەوەی خەباتی شاخ یاخود ئەزمون و مۆدێلی شاخ بۆ شار و ئینتیمای نیشتیمان و نەتەوە و ماجەرای ڕووداوەکان و ئایا کوردایەتی یاخود ئەو ڕۆحانەتەوەی کە لە ڕابردووە باسەکرا لە دوای ڕاپەڕین و دروستبوونی ئەزمموی هەڵبژاردن و پەرلەمان و حکوومەتی کوردستان ئایا ئەم خەونانە هات نەدی لەگەڵمان بن گفتوگۆ دەکەین دیسانەوە دووبارەی دەکەمەوە بە مەوانداری بەڕێز هەواڵ کوێستانی نووسەر. کاکە باڵ دووبارە خۆشحاڵم کە لەم بەرنمەیە ئامادە بوویتەوە. زۆر سپاسانەکەم. تۆ لە شوێنێکی کتێبەکە بازە ئینتیماکەی بە تایبەتی بۆ نمونەی شۆڕشی ئەیلول دیێنایەوە کە بازەوەکەی کە ئینتیمای خێڵ و عشیرەت لەگەڵ ئینتیمای نیشتیمان و نەتەوە تێکەڵ کراوە یاخود خواستی ئاغا و دەسەڵاتدارەکان ئەو کاتانەی کە یاسای ڕیفۆرمی کشت و کاڵی و یا ئیسلاحی زراعی بوو بە بەشێک لە یعنی ئەمە داوایان نەکرد کە ئەمانە زیاتر لە ڕێی چینایەتیە و داوای کۆتایی هێنان بەو خەباتی ئیسلاحیانە کرد یاخود بەو یاسای دەرچوونی ئیسلاحی زراعی. بەڵام ئەمە دواتر بوو بە شۆڕش و تێکەڵ کرا. ئێمە ئەگەر ئەمە بۆ کوی شۆڕشی کوردی بە لە فۆرمە عامەکەیە باسکەین کە مەسەلەی تایەفە و خێڵ و ئینتیما بۆ تیرە و ئینتیما بۆ دەسەڵاتێکی یاخود بۆ تێگەیشتێکی چینایەتی لەگەڵ شۆڕش و شۆڕژی ڕیباس بکەین. ئەمە چیەوە لە شێوازە تایبەتێکەشا کە خۆشت بازە شۆڕشی ئەیلول تێکەڵی ئینتیمای نیشتیمان و ئینتیمای خێڵ و عشرەتەکەی بەیەکەوە ئەمە چۆنە؟ مرۆڤ بە سروشت هەرکە لە دایکە بێ ئینتیمای هەیە وەکو پێشتریش وتم ئیتر ئینتیما بۆ دایکە بۆ باوکە بۆ خێزانە بۆ کەس و کارە بۆ ئەو شوێنە جغرافی تایت بۆ ئەو کۆمەلگایی تیادەژی بۆ ئەو عشیرەتی تۆ سەر بە و شوێنێ هەر ئینتیما بە مانازمانەوانیەکەی ینی سەر بە شتێک بوون کەسێک سەر بە شتێکە سەر بە شوێنێکە ئەمە وەکوتم حاڵەتێکی تەبیعیە و بۆ ماوەیش بۆ مرۆڤ دەمێنێتەوە. بەڵام کاتێک کە ئینتیمای نیشتیمانی لەگەڵ ئینتیمای عشیرەت تێکەڵە بێ و ئینتیما عشیرەکە زاڵە بێ بەسەر ئینتیما نیشتیمانیەکەدا ئەمە کێشەی زۆر گەورە و جەوهەری بۆ جوڵانەوە نیشتیمانیەکە بۆ خەباتە نیشتیمانیەکە دروزەکە. زەقترین نمونەش لەوەدا دەردەکەوێت کە لە شۆڕشی یا لە دەست پێکردنی شۆڕشی ئەیلولدا دەردەکەوێت. شۆڕشی ئەیلول کە دروست بوو بەر لەوە دوایەوەی عەبدولکەریم قاسم شۆڕشی 4 تەمووزی کرد یەکەم کاری کە جددی کردی دەرکردنی یاسای ژمارەسی چارەسەری کشت و کاڵ بوو کە لە 30 ئەیلولی 1950 دەری کرد. بە گوێرەی ئەو یاسایە دەرەبەکەکان و فیوداڵ و خاوەن مڵکە زۆر گەورەکان زیانی زۆریان بەردەکەوت و جوتیاران قازانجی زۆریان لەو یاسایە دەکرد. ئەمە کارێکی وای کرد کە هەرچی ئاغا و دەرەبەگەکانی ئەو قۆناخەن لە کوردستان سەرەتا هەندێکیان ڕایان کرد بۆ دیوی ئێران کە پێیان وا بوو ئەمە زەربەیەکی گەورەیە لەوان و ڕەنگە تووشی لێ پرسینەوەی یاسایی ببن. بەڵام لە دواییدا کە بە هەندێکیان دەستیان بە بڵێم ڕاپەڕینی چەکداری کرد یا یاخیبوونی چەکداری کرد ئەمە پەرەی سند. لەو کاتەدا پارتی دیموکراتی کوردستان نوێنەریان نارد بۆ ناو ئەو ڕاپەڕینە چەکداریەی کە ئاغاکان سەر ڕابەرایەتیان دەکرد بۆ ئەوەی بزانن ئەمە چییە ئەم ڕاپەڕینە ئایا دەکرێت کەڵکی لێوەربگرێ وەکو خەباتی نیشتیمانی وەکو جوڵانەوەکی چەکداری. ئیتر پارتی دیموکراتی کوردستان گەشتە ئەو قەناعەتی کە ئەو کاتە برای مامۆستا ئیبراهیم ئەحمەد سکرتێری بوو گەشتنە و قەناعەتی کە ئەم خەباتە لێ نەگەڕێن یا ئەم ڕاپەڕینە لێ نەگەڕێن ئاوا بڕوە ئاغاکان لە شوێنێکدا کۆتایی پێبێنن بەکاری بێنن و
ئیسیفادە لەو هێزە چەکداری و جەماوەریە بکەن کە بە دوای ئاغاکانەوەیە بۆ ئەوەی شۆڕشی پێبەرپا بکەن. بەم شکڵە ڕاپەڕینە عەشایەریەکە کە ئینتیما عەشایەریەکە دروستی کردبوو بووە هەوێنی خەباتە نەتەوەییەکە. خەباتە نەتەوەییەکە نەیتوانی دەست بگرێ بەسەر خەباتە عەشایەریەکەدا، بەڵکو هاتوو ئەوی کردە هەوێنی گەشەپێدان یا پەرەپێدانی خەباتی چەکداری خۆی. ئێجگە لەوەش تا ئەو کاتەش مستەفا بارزانی ڕاستە سەرۆکی پارتی بوو، بەڵام ئینتیمای ئەو زیاتر بۆ عشیرەتەکەی بوو، بۆ عشیرەتی بارزان بوو تا بۆ ناوچەکانی تر. تۆ کە ئینتیمای نیشتیمانی تەبوو دەبێ ئەم ناوچەیە و ناوچەیەکی تر هەمووی ناوچەی تۆ بن، بەڵام کە تۆ بایەخە سەرەکیەکەت بۆ ناوچەکەی خۆت بۆ عشیرەتەکەی خۆت گواستەوە و خەباتەکەی خۆت بە بەدەستێنانی مافەکانی ئەوان زانی بە دڵنیایی ئەمە دەبێتە زاڵبوونی هەستە عەشایەریەکە، ئینتیما عەشایەریەکە بەسەر خەباتە نەتەوایەتیەکەدا. ئەم زاڵبوونی ئینتیما عەشایەریە لە دوای شۆڕشی نوێ کە ئێمە پێڵێن شۆڕشی نوێ هەر بەردەوام بوو. زۆر خەڵک کە لە ناو شۆڕشدا بوون ئەو ئینتیمایی بۆ عەشیرەت هەیان بوو، زۆر بەهێزتر بوو لەو ئینتیمایی بۆ شۆڕشیان بوو. ئەگەر جەنابەت سەرنج بدەیت من نمونەیەکم هێناوەتەوە، نمونەیەکم هێناوەتەوە لەوێدا فەرماندەیەکی سەربازی دەچێ خۆی ئامادە کردو و پێشمەرگەکانی بە دوای خۆی خستووە، دەچێت بۆ شوێنێک کە شەڕ لە بینی دوو عشیرەتە، عشیرەتەکان هەردووچیان جاشن، ئەو دوو بەرەی شەڕیانە هەردووچیان جاشن لە ناو حکوومەتدان. ئەو فەرماندە سەربازیە پێشمەرگەیە و ئەندامی کۆمەڵی ڕێزەرانی کوردستانیشە. ئینتیما عەشرەتیەکە من وەستا بووم لەگەڵ بەرپرسی تیپی ئەو کە فەرماندەیە ئینتیمای بۆی هەبوو، پێوتوتی کاک فڵان تۆ بۆ کوێ دەچی؟ وتی وەڵا خۆوا خۆت بەستەوە پێشمەرگەکان بە دوێ خۆتی وەڵا شەڕە دەچم بەشداری شەڕەکەم. وتی جاوە شەڕی بینی جاشەکانە ئێمە حەقمان چییە؟ وتی چۆن ئەمە شەڕی عشیرەتی منە دژی عشیرەتێکی کە بەخوا مام جەلالیش پێم بڵێ هەردەچم. یعنی ئەو ئینتیما بە قووەتەی عشیرەت کە لە شۆڕشی ئەیلولدا ببووە هەوێنی شۆڕش تا ئەوەی ئێمەش درێژەی کێشە. هەر دەبینی یعنی هەر ئێستاش ئەم دوو ئیدارەیەی هەیە کە ئێستا لە حکومڕانیدا ناوی حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام لە واقعدا دوو ئیدارەیە، دوو جەیشە، دوو دەستگای ئاسایشە، دوو هەموو شتێکە. ئەمە بەشێکی زۆری لەو ئینتیما عەشایەریەوە سەرچاوی گرتووە، بەشەکەی تریشی لەو شەڕە ناوخۆییەوە سەرچاوی گرتووە کە لە 64ەوە دەستی پێکردو تا ئێستاش بە شێوازی جیاجیا خامۆش دەبێ و سەر هەڵدەداتەوە. بەڵێ تۆ یعنی کە باسی عیشق بۆ ئازادی دەکەیەوە باسی شۆڕشی شەکەیت لە بەشی یەکەمی بەرنامەکە باشێکیمان باس کرد، بەڵام لەم ئان و ساتەدا هەروکو ئێستش باست کرد، یعنی شەڕی ناوخۆ دروسە بێ یا بڵین شەڕی براکان یعنی دەستیان سوورە بێ بە خوێنی یەکتری. ئەمە لە ناو شۆڕشانەوە نرێ چیت؟ زانی شەڕی براکوژی شەڕێک نییە تایبەت بێ بە میلەتی کورد، تایبەت بێ بە کەلتوری کورد. شەڕی براکوژی لە ناو زۆر میلەتانی دنیادا هەبووە، یا شەڕی ناو با بڵێن شەڕی ناوخۆ، شەڕی ناوخۆی لە ناو زۆر میلەتانی دنیادا هەبووە. یعنی تەنانەت لە سەرەتای سەرهەڵدانی ئیسلامەوە لە ناو جوڵانەوەی ئیسلامیدا لە ناو ئیسلامدا هەبووە، مەسەلەن خەواریجەکان کە ئەوان داوای دادیان کردووە، داوای ئەویان کردووە کە خلافەت نابێ، وەکو سونەکان دەڵێن تایبەت بێ بە ئال قورەیشیان، وەکو شیعەکان دەڵێن تایبەت بێ بە ئەهلی بەیت. ئەوان پێیان وە کە خلافەت دەبێت بۆ هەر مسلمانێک بێ کە مسلمانێکی صادق و ڕاستگۆ بێ، و داوای دادی کۆمەڵایەتیان کردو، بەڵام لەسەر ئەوە پەلامار دراون و لێ دراون و تەفروت ناکراون. بۆیە ینی کە دێنە ناو شۆڕشەکانی گەلانی دنیا لە مەغریبە، لە جەزائیر، لە ناو فەلەستینیەکان گەشتە لووتکە، لە ئەفغانستان، لە هەموو ئەوانە شەڕی ناوخۆ هەبووە لە بینی ئەو هێزانەی کە هەرێکە خۆیان بیر نەچێ ببووە. ینی تۆ باسی بۆ نەک سەردەمی ڕابردوش گەڕایەتەوە بۆ ناو مێژووی ئیسلامیش. ئێمە ئەگەر بێت و ئەمە باسکەین تۆ باسی جیاوازی بیر و ڕا ئەکەیت یاخود شەڕی بەرژەوەندی و ویست و سایکۆلۆژی شەخصی بووە، یانی خۆت ئەزانی جیاوازی بیر و ڕا
باس و بابەتێکە کە لە پێناوی بیر و ڕاکەیە خۆیە بە کوش ئەو کەسەیە ئەو ڕێکخراوەیە ئەو حیزبە سیاسیە و شەڕی تریشەیە شەڕی مۆنۆپۆلی جوگرافیا و داگیرکردنی شوێن و ویستی شخصی و حەز و بەرژەوەندی خوازی یەکتریە. ئەمە دووشتی جیاوازین بە بڕوازانی لە ڕاستیدا جیاوازن، بەڵام لە زۆربەی شوێن تێکەڵە بن. تۆ شەڕی ئایدۆلۆژیایەکەکەی لە هەمان کاتیشدا شەڕی بەرژەوەندیەکەکەی ئایدۆلۆژیای تۆ بەم ڕێگایەدایە ئەمە سیما و پێناسەکەیەتی ئایدۆلۆژیای بەرامبەرەکەشت پێناسەیەکی تری هەیە. ئەگەر تۆ باوەڕت یا قوبوڵی جیاوازی بیر و ڕابکەی پەنا نابێت بۆ هەوڵی لە بین بردننی ئەوەی تر، پەنا دەبێت بۆ ئەوە سازان و گونجان لەگەڵیدا. بەڵام ئەمە کە تێکەڵ دەبێت بە بەرژەوەندی لایەک لەوەدا لاکەی تر یا لە ناو بەرەیە یان پەڕ و باڵی بکە، شەڕی ناوخۆی لێ دروست دەبێت. شەڕی ناوخۆش پێویستی بە پاساوی ئایدۆلۆژی هەیە، پێویستی بە پاساوی نیشتیمانی و نەتەوەی هەیە. ئەمە وا دەکا ئەم تێکەڵ بوونە لە بینی ئایدۆلۆژیا و لە بینی بەرژەوەندیدا بە شکڵێکی وابێ کە بە ئاسانی لە یەک جیا نەکرێنەوە. خۆ قەت هێزێکی سیاسی ناڵێ وەڵام من شەڕی پاراستنی دەسەڵاتی خۆم دەکەم، شەڕی پاراستنی دەستکەوتەکانی شۆڕش دەکەم، شەڕی بەرژەوەندیەکانی خۆم و ئەفرادی عشیرەتەکەم دەکەم. دەڵێ شەڕی مەبدە دەکەم، شەڕی ئایدۆلۆجیا دەکەم. ئەمدا ئایدۆلۆجیایی ئەو ئەگەر پەرەبسێنێ ئایدۆلۆجیاکە ئێمە لە بین دەبا کە ئایدۆلۆجیای ئێمە لە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستاندایە. خۆی کێشەکە لەوەدا ئەوش بۆ خۆی بێتە بەرژەوەندی دوای. بەڵێ لە نەتیجا دەگۆڕێ وەکو چۆن وتم ئەو عشقەی لە شار هەمان بوو لە دواییدا بوو بە قەناعەت، ینی قەناعەت دروستکردن لای ئێمە کە ڕەوایەتی دەدا بە و شەڕانەی کە ئێمە دەمان کرد دژی بەرامبەرەکانمان. ئەو شەڕە ئایدۆلۆجیاش کە لە سەرەتادا دروست دەبێ و پاساوی ئایدۆلۆژی هەیە، لە نەتیجەدا شەڕی بەرژەوەندیە، شەڕی بەرژەوەندیە مادی و سیاسیەکانە کە بۆ هەر لایەک دروست دەبێت. بەڵێ طبعاً ئێستا لەوانەیە بڵێم وەکو هەروەکو لەتیف هەڵمەتەڵێ ئەگەر هەموو لاپەڕەیەکی کتێبەکەی تۆ دەیان پرسیاری تیا دروستە بێ ناکرێ ئەمە بچینە ناو وردەکاری ئەو ڕووداوانەوە. بەڵام لە شوێنێکی کا ڕەخنەی ئەوە کەڵی هێزەکانی ئێمە مەبەست یەکێتیە بەرامبەر بە پارتی و بە پێچەوانەشەوە پارتیش یعنی وزەی خۆمان چنددە بەرامبەر بە ڕژێ مەخستەکار ئەوەندەش لە بەرامبەر بە یەکتریا بەکارمەیانە، ینی واتە بەشێکی زۆری ئەو وزەیە ئەڕۆشت. ئەم ڕەخنەیەت لەو کاتا کە ئەیگری کەواتە ئەکرێ بڵێم کە ئەگە شۆڕش لاوازی پێوە بوو بێەوە دەسەڵاتی داگیرکاری و ڕژێم بە شێوەیەکی وا زاڵم و ستەمکارانە بەرامبەر بە کورد جینۆسایدی کردووە، بیانی چۆنڵی قەسوەت و دڵڕقیەکی تیا بووە بەشێکی زۆری بە هەدەردانی ئەو وزە ناوەچیە بۆ کە لە ناو خۆمانە بەرامبەر بە یەک بەکارمانێ ناوە. گومان لەوەدانیە کە ئێمە بەشی هەرە زۆری وزەی خۆمان، وزەی بەشەری خۆمان وەکو خەباتێکی چەکدار یا جوڵانەوەیکی چەکدار بە هەموو لایەنەکانەوە بە هەدەرداوە لە شەڕی یەکتریدا. ئێمە لە بری ئەوەی شەڕی یەکتریمان کرد بە یەک بەرەی نیشتیمانی گەورەمان پێکێنا بە دەمانتوانی پانتاییەکی جوگرافی زۆر گەورە بخێنە ژێر کۆنتترۆڵی خۆمان. ئەو کاتە لە دەری شەوە حسابی زۆر گەورەترمان بۆ دەکرا، ڕێزی زیاترمان لێ دەگیرا، وەکو خەباتێکی نەتەوایەتی پێناسە دەکراین، نەک وەکو شەڕی کۆمەڵی عەشایەریە کۆمەڵی هێزی ناکۆک لە ناو خۆیاندا. ئەمە لەلایەکی تریش تەنانەت ڕژێمی بەعسیش ئەگەر ئێمەی بینی با یەک هێزی یەکگرتوون و یەک هێزی چەکدارمانە، یەک بەرنامەی سیاسی و یەک وتاری سیاسیمانەیە، ئاسانتر دەیتوانێت ڕێکەوتنمان لەگەڵدا بکە. بەڵام ئەو کە ئەو ناکۆچیانەی لە بینی ئێمەدا دەبینی لە قازانجی بوو بێ جارجارە با بڵێم شەڕ لەگەڵ لایەنێک کەم کاتەوە بۆی ئەو لایەنە دەستی بەتاڵ بێ بۆ لێدانی لایەنەکەی تر، یان هێزێکیکەی دەرەکی بێ پشتیوانی لایەنێک بکە بۆ لێدانی لایەنەکەی تر. یانی ئێمە ئەوەندەی دوژمنانی میلەتەکەمان کەڵکیان لەو ناکۆچیانە بینیوە کە ناکۆچیەکانی بینی ئێمان بەکاری هێناوە بۆ بەکارهێنانی ئێمە دژی یەکتری و لاوازکردنی شۆڕشی کورد و دوورخستنەوەی گەیشتن بە ئامانجەکانمان ئێمە نەمانتوانی سوود لە تاقەی بەشەری خۆمان ببینین، یەک ڕێزیە دروستکەین، یەکبەری دروستکەین بۆ گەیشتن بە ئامانجەکانمان. بەڵێ لەوانەیە ڕەخنە لە بگیرێ لە تۆ لە هەندێک شوێنە بڵێن
بەشێک لە ڕووداوەکانی بە وردەکاریوە باز نەکرد یاخود هەموو ڕووداوەکانی باز نەکردووە هەیاخود ئەو ڕۆداوانەی کە باسی کردووە هەندێکی بە شێوەیەکی کورت کۆتایی پێهێناوە خۆشت هەست بەمە ئەەکەیت من ئەمەم بەمە بەست کردووە طبعاً مەبەستەکەی منیش ئەوەیە کە یەکەم من مێژووی ئەو قۆناخەم نەجێڕاوەتەوە بە دوور و درێژی کە هەموو شتێک کە ڕووی داوە باسی بکەم چکە من کتێبێکی مێژوویم نەنووسیوە پێویست بوو بێ هەموو شتێک بجێڕمەوە دووهەم من ویستومە چۆن تۆ پێشەنگایەکی گەورە هەیە لەو پێشەنگایەدا کۆمەڵی وێنەی جیاجیایی شوێنێک هەیە لە ڕێ ئەو کۆمەڵە وێنانەوە دەتوانی ئەو شوێنەی کە وێنەکان پیشانی دەدەن با بڵێم تابلوویەکی فراوانت لە زیهندا دروست دەکات سەبارەت بەو شوێنە منیش هەوڵم داوە بە پیشاندانی کۆمەڵی وێنەی جیاجیا کۆمەڵی حاڵات و دیاردەی جیاجیا وێنەی فراوانی شۆڕژ یاخەباتی چەکداری بچێشم بەبێ ئەوەی ڕۆ بچمە ناو وردەکاری هەموو شتێکەوە ینی زۆر جار پێویست دەکا بۆ ئەوەی بە زمانێکی چڕ بە با بڵێم داڕشتێکی چڕ شتەکان بجێڕیتەوە پێویست بەوە دەکات کە لە هەڵبژاردننی بابەتەکانی دیسان ورد و چڕبی چونکە کە هەموو شتێکت باز کرد هەموو شتێکت جێڕایەوە ئەو چڕیە لە زمانەکەت دانابێ ئەوەی بۆ من گرنگ بووە کە ئەو با بڵێم سروشتە ئەدەبیەی کە کتێبەکەی پێنووسراوە لە دەست نەدەم ئەوە بهێڵمەوە اینجا بۆ من گرنگە مثلەن 100 حاڵەت هەیە کە لەسەر کوشتنە من باسی حاڵەتێک دەکەم بۆ ئەوەی ناشرینی کوشتن زەرەر و زیانەکانی کوشتن بە خەڵک بڵێم بۆ ئەوەی لە زهنێتی ئەو کەسەی کە دەیخوێنێتەوە کوشتن ناشرین کەم من ئەگەر بە نمونەیەک نەتوانم ئەو کارە بکەم 100 نمونەش ڕەنگە کافی نەبێ بۆیە من هەوڵم داوە بە کورتی بە چڕی لەسەر حاڵەتەکان بوەستم و هەموو شتێک پێویست ناکە من ئاماژەی پێ بدەم دوای زۆر بابەتی تر کتێبی تر نووسراون کە ڕەنگە لایەن لەو بابەتانە کردوێتەوە کە من بە پێویستم نەزانیوە کە منیش دیسان بە شتەکانی ئەواندا بچمەوە بەڵێ هەر دیسانەوە لەسەر ئەوە کاتێ باس لە شەڕی ناوخۆکەی ئەڵێ شەڕی ناوخۆ کاتێ درێژە کێشە ئیتری ئەمە هێدی خەونەکان و بیر و باوەڕەکانمان بەرەو کاڵبوونەوە ئەچن ئەمە تۆ لە قۆناغێکە کە باسی ئەکەیت قۆناغی شاخە ئێمە ئەگەر ئەمە تەوزیف بکەینەوە بۆ قۆناغی گواستنەوەی ئەزمموی شاخ بۆ شار و دروستبوونی ئەزمونونەکانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و دروستبوونی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و دروستبوونی سیستەمێکی سیاسی بۆ ئەمە هەر ڕاستە یعنی بیر و باوەڕەکانی ڕابردوو بۆ ئێستا تاو کاڵ بوونەتەوە زانی من پێم وایە ئەوەی ئێستا ڕوودەدا وەکو پێشتریش وتم درێژبوونەوەی ئەوەیە کە لەو دیوی چیاکان ڕوویداوە کێشەی ئێمە ئەوەیە کە سەرکردەکانمان دەسەڵاتدارەکانمان داهاتوو لە ڕابردووی خۆیانەوە دەبینن داهاتووی میلەت لە ڕابردووی خۆیانە دەبینن ئەوەی لە ڕابردوودا کردویانە هەموو ڕەوایەتێکی پێدەن بۆیە ئێستا زۆر لایەن ڕەوایە بەو شێوازە حکومڕانی بکەن یان ئەو حکومڕانی کە دروست بوو لە سەرەدادا پێمان وا بوو کە بەشێکی زۆر گرنگە لە هاتنەدی خەونەکانی ئێمە لە هاتنەدی ئەو شتانەی کە ئێمە دەمانویست بۆ میلەتەکەمانی بکەین لە دامەزرانی پەرلەمانە لە دامەزرانی حکوومەتە لە زیندووکردنەوەی دام و دەستگاکانە بە دام و دەستگای خزمەت گوزاریەوە تا دام و دەستگای دادوەری بەڵام هەر زوو دەرکەوت کە ئەم دام و دەستگانەی ئەوان دروستی دەکەن بە دام و دەستگای یاسادانان و حکوم تەنفیزی و دام و دەستگاکانی یاسادانانیشەوە بەڕاستی ئەو دام و دەستگایە نیشتیمانیانە نین کە نیشتیمان یا کە ئێمە خەونمان پێوە دیون دام و دەستگایەکن بۆ زیاتر بە قوتکردنی حکومڕانی خۆیان بۆ زیاتر دەوڵەمەندکردنی خۆیان ئێمە خەونمان بەوە دەبینی کە وڵات ئازاد دەبێ ئازادێکی بربڵاو فراهام ببێ هەموو تاچێکی کۆمەلگا تەمەتوع بەو ئازادیەوە بکە کە لە سەردەمی سەدامە خەونی پێوە دیوە تەمەتوع بەو خزمەت گوزاریە زۆرانەوە بکە کە بە کەممان دەزانی لە سەردەمی سەدامدا تەمەتوع بە ئەمانەوە بکە هەست بە ئەمان و ئاسایشێکی یەکجار زۆر بکە کە لە ماڵەکەی خۆیدا دەخەوێت کە بەسەر جادەدا ڕوا کە لە شوێنێک بۆ شوێنێک دەچێ خەونمان بەوە دەبینی کە هێزێکی نیشتیمانیمان هەبێت لە حاڵەتێکدا کە وڵات بکەوێتە خەتەرەوە ئەو هێزە نیشتیمانی یەکگرتووە بمان پارێزێ
بەڵام بەداخەوە ئەو هەموو خەونانەی ئێمە بەشێکی زۆریان بوونە وەهم لەسەر دەستی ئەوانەی کە خەمی ئەوەندەی خەمی دەوڵەمەندبوونی خۆیان ئەوەندەی خەمی کورسی و پاوانکردنی دەسەڵاتی خۆیان هەیە نیو ئەوەندە و زۆر کەمتریش خەمی بەدیهێنانی خەونەکانی خەڵکیان نییە. بەڵێ بە بڕوای تۆ ئەمانەی ڕوویان دەدا ئەمە بۆ خۆی ئەمە ئەمەی کە تۆ ئێستا ڕەخنەیەکەی ئەمە ئایا سیاسەتە خۆی وا ئەڵێ یاخود بێ ئاگایی و نەزانی و ناهۆشیاری ئایسا بۆ نمونە بگەڕێنەوە تۆزێ بۆ ڕابردووتر تۆ کاتێک کە باسی بەربوونەکەی کاک نەوشیروان مستەفاکەی لەسەر دەمی شاخە پێشتر هەڵوێستێکی فەریدون عەبدولقادر باسەکەیت کە چۆن بۆ بەڵام دواتر کە ئازاد دەبێ هاوسۆزیکی لەگەڵ یاڵی ئەو کاتە تێگەیشتم کە لە سیاستدا بەرژەوەندی لە سیاستدا نەدۆستایەتی تا سەر هەیە نەدوژمنایەتی بەڵکو بەرژەوەندیە هەرچەند ئەڵێن کاتی خۆشی جۆرج واشنتن قسەیەکی واشی کردووە بەڵام من ناوبڕێک وەرەگرم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لا جارێکی تر سڵاوتان لێبێت کاکە باڵبەر لە ناوبڕەکە پرسیارەکە دوور و درێژ بوو نایکەمەوە بەڵام ئەمەی ڕوویەدا بێ ئاگایی بووی ناهۆشیاری بوو یاخود سیاست بوو بۆ خۆی وایە خواست هەموو ئەوانەی کە بەرژەوەندی خوازن یا بەرژەوەندی خۆیان لە بەرچاو دەگرن بە هوشیاریەوە کار بۆ جێبەجێکردن و هاتنەدی بەرژەوەندیەکانیان دەکەن لە بێ ئاگاییەوە نییە ئەوەی کە پەیوەندی بە بێ ئاگاییەوەیە ئەوەیە کە لەو حاڵەتە عشق و دەروێشیەدا کە مرۆڤ دەیکا بەڵام باقیەکەی کە بۆ پاراستنی بەرژەوەندیە بۆ گواستنەوەی وەلای کەسێکە بۆ شتێک یا بۆ کەسێک بۆ شتێک یا بۆ کەسێکی تر ئەمە لە ئاگاییەوە دەکرێت طبعاً ئەو حاڵەتەی کە بەڕێزت باسی کرد زۆر جاری تر لە زۆر نمونەی تردا دووبارە و سێبارە و دەبارە بوونەتەوە کە بەرژەوەندیەکە هاتۆتە پێشەوە پرینسیپەکە یا ئایدۆلۆژیاکە ئەو ئەهەمیەتی نەماوە بۆ کەسەکە چکە هەر لە بنچینەدا بەرژەوەندی دافعی سەرەکی بۆ جوڵانی کەسەکان مەسەلەن نمونەیەکت باس کرد بەڵام نمونەی تر وەختێک مەلا بەختیار و هاوڕێکانی ئاڵای شۆڕش ویستیان ئاڵای شۆڕش ڕاگەێنن پێشەوە ژمارەیەکی زۆر لە فەرماندە سەربازی و کادیرەکان لەگەڵ ئەو جوڵانەوەی ئەوان دابوون و ناڕازی بوون لە شێوازی بەڕێوەبردننی یەکێتی و کۆمەڵە و شۆڕش بەڵام کاتێک مەلا بەختیار گیرە نەک ینی ئەوانەی کە بە پشتیوانیان لە مەلا بەختیار و هاوڕێکانی دەکریا لە ئاڵای شۆڕش دەکرد بەشێک لەوانە نەکەر وازیان لەو جوڵانەوەی ئەوانێنە تەنانەت لە گرتن و دەگیرکردنی مەلا بەختیاریشە بەشدار بوون یعنی ئەمە بەرژەوەندیەکەی ئەو کەسانە وای لێ کردوون بە ئاگاییەوە تەبعاً وای لێ کردوون کە ئەو وەلایەن بۆ لایەک یا بۆ شوێنێک بگوازنەوە بۆ لایەک و بۆ شوێنێکی تر بەداخەوە بەرژەوەندی بە درێژایی مێژوو ڕۆڵی خۆی بینیوە لە ناو شۆڕشی کوردیشە هەمیشە بەرژەوەندی ڕۆڵی خۆی بینیوە دەوڵەتانی دەور و پشتیش کە تەعاملیان لەگەڵ ئێمەدا کردووە هەر لەسەر بنچینەی بەرژەوەندی خۆیان تەعاملیان لەگەڵ ئێمە کردووە نەک لەسەر ئەساسیەوەی ئێمە چ بەرنامەیەک یا چ ئایدۆلۆجیایەکمان هەیە. بەڵێ تۆ باسێکی گرنگی تریش هەر باسەکەیت کە ئەگەر من باسی بەرژەوەندیت کرد تامان ئەمیشان هەر بەرژەوەندیە بوون مەسەلەی ئاینە ئەڵی کاتێک کە مامجلال لە سەفەرێک گەڕابوویەوە ئێوە کۆمەڵە کادری ئەعلامی بوون لەگەڵ یا کۆبوونەوەیەکتان کردووە تۆ پێشنیارت کردووە لە ڕادووی ئەو کاتەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەرنمەیەکی ئاینیتان نەبێ هەم بۆ لابردنی ئەو ئینتیباعی کە لای خەڵک بە ناوی ئەنتی موسڵمان و یا ئەنتی دینەوە دروست بوو یاخود بۆ ڕاکێشانی هەست و سۆزی خەڵک بە بڕوای تۆ ئێوە لە کاتێکا لە ناو شۆڕشێکن کە سیخناخە بە بیر و باوەڕی فکری مارکسی لێنینی و بیر و باوەڕی چا بۆ وەکو خۆت باسەکرد بیر و باوەڕەکانی ماوتسی تۆنگ ئەمانە بۆ خۆی ئاین تێگیرانی تیانە بوو یا جۆرێک لە ئەمە ببورێت لە نێوانی دووکەوانە شاڵم ئەمە جۆرێک لە فریودا نەبوو یا جۆرێک لە پراگماتیزمی ئێوە نەبوو کە بتانویستایە ئەوە بەکاربێنن لە ناو
دام و دەستگای ئەعلامیەکانە تاوەکو خەڵکێک کە خەڵکی لادیەکان هەموو لادێ مزگەوتی تیابوو نوێژی تیاکرا جەماعەتی تیاکرا و شۆڕشیش لە ناو لادیەکانەوە دەستی پێکرد ئەمە بۆ خۆی جۆرێ لە بەریەکەوتنی تیان نەبوو. زانێمە کە ڕێکخراوێکی با بڵێن ئەندام بووی لە ناو ڕێکخراوێکی مارکسی لینینیدا بەو مەفهومە مارکسی نەبووین کە بڵێن هەموو مەبادیئەکان هەموو فەلسفەی مارکسیزم لە ناو ئێمەدا قوڵ بوو بێتەوە ڕەجی قوڵی داکتابێ بەڕاستی مارکسی بوونی ڕێکخراوی کۆمەڵی مارکسی لینی کوردستان کە لە دواییدا بە کۆمەڵی ڕەنزەرانی کوردستان زۆرتر وەکوتم لەژێر کاریگەری شۆڕشی چین و حزبی شوعی چینیدا بوو هەروەها لەژێر کاریگەری هەندێک ڕێکخراوی چەپی ئێرانی و تەنانەت لەژێر کاریگەری ڕێکخراوە چەپەکانی فەلەستینیشدا بوو. ئێمە پێمان وابوو کە بەشێک لەو قۆناخەدا بەشێک لە شۆڕشی گەلانی دنیا وەکو شۆڕشی چین شۆڕشی ڤیەتنام کوبا کەمبۆدیا ئەم شۆڕشانە بە هەڵگرتنی با بڵێم نەزەریەی شۆڕژگێڕی بە هەڵگرتنی بیرروباوەڕی مارکسیزم ئەم شۆڕشانە توانیویانە بەرەو سەرکەوتن و بەدیهێنانی ئامانجەکانیان بگەن یعنی ئێمە خەمە نەتەوایەتیەکەمان خەمە نیشتیمانیەکەمان بەرەو ئەو ڕێبازەی بردبووین نەک لەبەر ئەوەی ئێمە بیرروباوەڕی قوڵمان بە خەباتی چینایەتیە بوو بێ لە ڕێی خەباتی چینایەتیەوە ویستی بمان درێژ بڵێن کاری حیزبایەتی و سیاسی بکەین ئێمە وەکوتم خەباتە نەتەواتیەکە ئەولەوێتی هەبووە لای ئێمە بەڵام مامجلال ببوورە بەگوێت ناکە ینی پێشنیارەکە ڕەتەکاتەوە ئایا ڕەتکردنەوەکە لەو تێگەیشتنەوەیە کە من وەکو پرسیار لە جەنابتیەکەم یاخود ئەوش هەروە تێگەیشت بوو کە بە شێوەیەک بوو ئاین بۆ خۆی کێشەیەکیان لەگەڵ ئاینان نییە. ئەنجا من ویستم ئەوە بڵێم کە ینی ئێمە لە کوردستانە خۆچینی کرێکار وەکو چینێکی پێگەی و یا خەمڵی و نەبووە تا ڕێکخراوێکی سەر بەو چینە خەباتی بۆ بکە و لە ڕووی چینایەتی و ڕزگاریکە ینی خەباتە نەتەواتیەکە ئیلهامی دروستکردنی ڕێکخراوەکە بۆ لە بنچینەدا یعنی بۆیە ئەو بەریەککەوتنە گەورەی کە بەڕێزت باسی دەکەی لە بینی ئایدۆلۆژیا ڕێبازی کۆمەڵە لەگەڵ لایەنە دینیەکە و ئەو بەریەکەوتنە نەبووە ژمارەیەکی زۆر لە ئەندامانی کۆمەڵە خەڵکی موسڵمان و خەڵکی بەدین بوون و نوێشکەر بوون و هاتوچێ مزگەوتیشان کردووە من نایەتە بیرم ڕۆژێ لە ڕۆژان کۆمەڵە ئەندامانی خۆی کادرانی خۆی بەوە ئامۆژگاری کردبێ ئاڕاستە کرد بێ کە دژی دین بن نا بەڵام ئەوەی کە لای کۆمەڵە ڕوون بۆ دین و سیاست و دین و حکومڕانی لە یەک جیا کردوێتەوە ئەو قسە تەواوە بەس ببوورە من باخر تەواوی کە جملەکەت پرسیارێکە بۆ دروست و لە ناوەڵامەکە بەڵێ باشە ئینجا ئێمە لەو کۆبوونەوەیدا کە من ئەو پێشنیارم کرد من لەبەر چاوم بوو کە کۆمەلگای کوردی بەشی هەرە زۆری خەڵکی موسڵمانە ینی خەڵکێکی زۆر کەمی هەیە کە مسلمان نییە ئێمەش ڕادیۆیەکمان هەیە کە ڕادیۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستانی تەنها لە کۆمەڵە پێک نهاتووە رادیۆکە زمان حاڵی یەکێتیە کە پێکاتوە لە بزوتنەوەی سۆسیالیستی کوردستان و لە ڕێکخراوی یەکێتی شۆڕژێڕانی کوردستان و لە کۆمەڵە بۆیە دەبێت رادیۆکە تعبیر لە با بڵێم لە ڕێبازی هەر هەمویان بکە مادەم کۆمەلگای ئێمەش کۆمەلگایەکی مسلمانە و ئێمەش دەمانەوێ بیر و باوەڕەکانی خۆمان بەرنمەکانی خۆمان کە بەرنامەی نیشتیمانی و نەتەوەیە بخینە ناو خەڵکەوە یعنی دەبێ بخینە ناو خەڵکە مسلمانەکانەوە خۆ نایخینە خەڵکی دەرەوەی مسلمان بۆیە هەبوونی بەرنمەیەک لەوێ کە پەیوەندی بە با بڵێن وەکو بەرنمەیەکی دینی پێشکەش بکرێ بەڵام مامەڵە بکە لەگەڵ ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە دین و بە نیشتیمان و بە خەبات و بە عەدالەتی کۆمەڵایەتی و بە یەکسانی و بە زوڵ مستەمی داگیرکەرانەوە و بە هاندانی خەڵکەوەیە بۆ ڕاپەڕین دژی ستەم و ناعەدالەتی کە ئیسلام بۆ خۆی بڵێن داوای ئەوە دەکات لە هەندێک شوێنیدا بۆیە ئەمە هیچ بەریەکەوتنێکی دروست نەدەکرد نەخێر ئێمە جگەلەوە خۆ هەموو ڕۆژێک کە ڕادیۆمان دەکردەوە بە چەند ئاەتێک لە سوورەتێکی قورئان
دەمان کردەوە ئەی کەواتە دەبواە ئەمەش بۆ تەفرەدان بوو بێ نهر ئەمە وەکو سونەتێکی لێ هاتبوو کە وەختی خۆی لە سعودیەوە ئەم سونەتە بۆ ڕادیۆکانی شەرقی ئەوسەد پەیدا بوو ئێمەش دەمان کرد بەرنامەکەشمان هی من هەر لەو ڕوانگەوەیە بۆ کە بتوانین مخاتبەی زۆرترین خەڵک بکەین کە زۆرترینەکەی خەڵکیش مسلمانە لای کوردستاندا. من ئەو پرسیارم بۆ دروست بوو کاگەڤاڵ یعنی خۆ ئێستا خەڵکی لادیەکان بەشێکیان ماون و خەڵکی کەشە بۆ هێزی کەشە بۆ لەو کاتانە بۆ نمونە هێزێکی وەکو بزوتنەوەی پەیوەندی هەبووە کە لەشکری قورئانی هەبووە باسی دێهاتەکانەکەن ئەوەی کە ئەکرا کە تۆ وە یعنی وێنایەکەی ئەمە بەرنامەی شۆڕش و بەرنامەی کۆمەڵە و یەکێتی نەبووە بەڵام زۆر جار لەناو مزگەوتەکانە کۆمەڵێ یعنی هەست و کەوت ئەنوێنرایە لە مزگەوتەکان ئەنووسرا میوانخانەی شۆڕش یا سوکایەتی زۆر جار بە میحرابەکان بە مەلا بە تقوسە دینیەکان ئەکرا یعنی تۆ ئەتەوێت لێرا بڵێ ئەوە پرەنسیپ و مەبادی ئینە و شۆڕش نەبوو بەس بەڵکو ئەمە لە ئاستی تاکا بوو ڕسمی نازانم وێنەی ئەستێرە و کۆمەڵێ لەو دروشمەکانی ماو ئەوانە لە ناو مزگەوت و شتەکانە دروستەکرا و هەڵەواسرا ئەمانە ناو ئەنرێت چی ئەمانە ئەگەر کاری وا کرابن هەڵبەتە کراون بۆیە بەڕێزت ئاماژیان پێدەی بەڵام نازام لەسەر چه ئاستێک ڕەنگە لەسەر ئاستێکی زۆر بچووک و تەسکدا کرابن بەڵام ئەوانە ڕەفتاری تاکە کەسی بوون ڕەفتاری گشتی نەبووە ئەگەر مەسەلەن لە سەدا دوی پێشمەرگەی کۆمەڵەوایی کردبێت لە سەدانەوە دوهشتی پێشمەرگەی کۆمەڵە یا ئەندامی کۆمەڵەوای نەکردووە بە پێچەوانەوە من بۆ خۆمێکێک بووم لاوانەی کە شوێنی حەوانەوەمان شوێنی ئیسراحەتمان پەناگەمان شوێنی نووسنمان لە زۆربەی هەرە زۆری دیاتەکاندا لە زۆربەی کاتەکان مزگەوت بووە بەڕێزەوە معاملەمان لەگەڵ مزگەوت کردووە بەڕێزەوە پاکوخاوێنی مزگەوتمان ڕاگرتووە تەنانەت لە کاتی بارانبارین و بەفربارینە بەفرمان ماڵی و سەربانی مزگەوتمان جێڕاوە یا باگردێن جێڕاومانە مزگەوتمان پاراستووە بە پاکوخاوێنی وەکو خۆی هەیە زۆر ڕێزی مەلا و فەقێکانمان گرتووە مامۆساعینەکان کە لەو مزگەوتانە پێشنوێژیان کردووە یا لە مزگەوتەکان مەلا بوون هەمیشە بە ڕێزەوە تعاملمان لەگەڵدا کردوون ڕەنگە حاڵەتی ئەوە کە لە ڕوویدابێ حاڵەتێک بووە کە زۆر کەم بووە لەسەر ئاستێکی زۆر بچووک بووە خۆ ئەگەر لە سەرکردایەتی پێیزاندرابێ لەلایەن بەرپرسەکان و پێیان زاندرابێ لە پرسانەوان لەگەڵدا کراوە سزاش دراون. بەڵێ یەکێک لە باسەکانی تر کە گرنگە باسی مانەوە لە مزگەوت و دیهاتەکانت کرد هەر لە ڕابردووە یعنی باسی ئەوە کرێ ئێستش کە ئەم پێشمەرگە ڕۆژگارە بوون بە بارگرانی بەسەر لادیەکانەوە تۆ باسی نمونەیەکی گوندیەکەی پێم وابێ لە قەرەداغ گوندی دووکانە کە باسی ئەوەکەی ئەچنە ماڵێک خواردنێکی باشتان بۆ حازرەکەن گۆشتێکی زۆرتان بۆ دانێن ئێوەش گۆشتەکە ناخۆن هەستەکەن بەوەی لەگەڵ بەڕێزێک وابزانام دکتۆر چیای ناوە کاگلاوری ئەحمەدجید باسەوە ئەکەن هەست بە ئازاریەکەن ئەڵێن ئەمە ینی بەش و پشکی خۆیانە ئێمە هاتین ئەمەمان خوارد تۆ بڵێ ئێمە بتوانین ڕۆژگارێک بێت قەرزی ئەم دێهاتیانە بدەینەوە ئایا لە واقعدا لە دوای ڕاپەڕینەوە قەرزی دێهاتیەکانی کوردستان درایەوە کە سەردەمێک بوو خزمەتی پێشمەرگیانە کرد ئێمە هەموو جارێ ئەماوت پێشمەرگە ماسیە و جەماوەر دەریایە ئێمە بەبێ ئەو جەماوەرە نەمان ئەتوانی بژین نەمان ئەتوانی هەبین بۆیش کاتێک کە ڕژێم ئەنفالی کرد و دێهاتەکانی بە تەواوەتی کاول کرد پێشمەرگە لەو نەوچانە نەمایەوە یا کە بۆشی گەڕایەوە بە زەحمەتێکی زۆرەوە بۆ ماوەیەکی زۆر کەم توانی بمێنێتەوە ئێمە بڵین دوو زەختی زۆرمان لەسەر دیهاتە بوو دیهاتەکان زۆربەی خەڵکی دیهات داهاتێکی زۆر کەمیان هەبوو لەسەر کشت و کاڵ و یا ئاژەڵداری و ئەوانە ئەژیان داهاتەکان زۆر بە زەحمەت بەشی ئەوەیە کرد لە ساڵێکە دەستێ جلی پێ بکڕن ڕەنگە دووسێ جار گۆشتی پێ بکڕن باقیەکەی ئەبووە لەسەر ئەو خۆراکە ناو خۆیانی خۆیان بژین کە خۆیان بەروو بمیان دێنەیە ئەو پارەی دەستیان دەکەوت شەکر و چاو ڕۆن و برنج و ئەو شتانەی پێ بکڕن ئێمە ببووینە بارگرانێکی زۆر بەسەر خەڵکی ئەو دێهاتانەوە کە ئەچوینە ماڵەکانیان و دابەش ئەبووین و لەوێ نانمانە خوارد سەرباری ئەو بارگرانی لایەنی مادیە ئێمە بارگرانیشی تریشمان بۆ دروستکردبوون ئەویش کە بارگرانی دەرونی بوو ئێمە کارێکمان کردبوو ینی هەبوونی پێشمەرگە لە دێیەک یا لە هەر ناوچەیەک
مەترسێکی زۆری لەسەر خەڵکی دەیەکە لەسەر خەڵکی ناوچەکە دروست دەکرد چووکە گەر حکوومەت پەیزانی بە پێشمەرگە لەو ناوچەیە لەو شوێنە هەیە هێزێکی زۆری کۆکردەوە بە پشتیوانی دەبا بە وتان کوجەی شوجاش و بە هێزی ئاسمانیش پەلاماری ئەو شوێنە ئەو دەیەدا ینی بۆیە ئێمە دووجار خەتەرمان لەسەر یا زەختمان لەسەر خەڵکی ئەو دایانە هەبوو با ئێمە بەختمانە بوو کە ئەو شوانەی کە جیوارەی بەگردا لە پۆلیڤیا شوانی ئەوە لای ئێمە نەبوو ئەو کاتەی جیوارە ئەژیرێ لە ڕێی زمان لێدانی شوانێکەوە کە لە شوانەکە ئەپرسن ڕۆژنامە نووس ئەڵێن بۆ خەبەر لە جیوارادا ئەڵێ وەڵایی بەهۆی ئەوەوە هەمیشە شەڕ و تەقوتۆق لەو ناوچەیە هەبوو من نەمەتوانی مەڕەکانی خۆم بلەوەڕێنم اینجا گەر جوتیارەکانی لە دێهاتەکانی ئێمەژیا لە هەر دێهاتێکە جوتیارێکی ئەوە هەبووە بە ئەکیدی ئەمە نەمانەتوانی بە سەلامەتی لەو ناوچانە هاتو چۆ بکەین یا بحەوێنەوە بەڵام ببوورە بەڵام سەرباری هەموو ئەو ماندووبوونەی دێهاتەکان لەگەڵ ئێمە هەیان بوو خەڵکی دێهاتەکان هەیان بوو کە ئێمە بەڵێنمان پێدەدان کە دەیەک دەڕووخە دەماوت جوانتر دروستیەکەینەوە بەڵێمان پێدان کە کاتێ ئێمە دەسەڵات دەگرینە دەست هەموو ئەو زوڵ مستەمەی کە لێیان کراوە لەلایەن ڕژێمەوە ئێمە بۆیان قەرەبوو دەکەینەوە ژیانێکی با بڵێم شایستیان بۆ دابین دەکەین بەرووبوومی کشت و کاڵیان پەرە پێدەین تەکنۆلۆژیایی کشت و کاڵ و پیشەسازی دێنین بۆ پەرەپێدانی بەرهەمی کشت و کاڵی نەخۆشخانە دەبینە دێهاتەکانیان خوێندنگە دەبینە دێهاتەکانیان هەموو ئەو خزمەت گوزاریانەی کە خەڵکی دێهات پێویستێتی بۆیان جێبەجێ دەکەین ڕەنگە بەشێکمان کردبێ بەڵام بەشێ هەرە زۆریمان نەکردووە نەکەرە ئەوە تەنانەت ئێمە زۆر خەڵک کە پێشمەرگە بووە یا سەقەت بووە لەسەر پێشمەرگایەتی نەتواندراوە قەرەبووی ئەو سەقەت بوون و ئەو زەرارانەی بۆ بکرێتەوە کە بەهۆی بەشداری لە شۆڕشەوە بۆی دروست بووە بەڵێ ئەو نوکتەی مام ڕۆستەم باسیەکە ئەمزام لە قۆپی قەرەداغە کە ئەیبینن ئەو کاتانە ئەوە بین و مەلا بەختیاریش لێ بێ دواتر بابزام جەنابن لەگەڵ یا ڕێی بۆ ڕاگەیان وڵێ وەرە لەگەڵم تۆ بۆ ڕادیۆ ڕاگەیاندن باشی مامڕۆستە نمونونەکەی کوێخا مەحەمەد یانێتەوە باسی مسەفا و حەسەن و کوڕێکی ئەحمەدی کوڕێک کاکیاڕە یەکیان بێکەڵ کە ئەمە بۆ پێشمەرگایەتی باشە یعنی ئەو نوکتەی واقعیەتێکی تیا بوو کە پێشمەرگە ئاوای لێ هات بێ هەر لەو کاتە ئەو هەنیکەی کە ئیشوکاری ماڵەکەیەکەن وەکو تۆ باست کرد تراکتۆرەکەی بۆ داژوێنێ و مەڕووماڵاتی بۆ بەخێوەکە و کشت و کاڵی بۆکە بەڵام یەکیان کە هیچ ناکە و بێکەڵ کاڵێ بڕۆنەوە بەرن بۆ خۆتان ئەوە بۆ پێشمەرگایەتی باشە زانی ئەمە واقعەتی تێدایە بەنسبەت ئەو کوێخایی کە ئەم قسەی کردووە بەڵام واقعەتی تیان نەبوو بەنسبەت خەڵکی تری داهاتەکانەوە خەڵکی داهاتەکان زۆر بەڕێزەوە پێشوازیان لێ ئێمە کرد زۆر بەڕێزەوە بەرخورد و مامەڵیان لەگەڵ ئێمەدا دەکرد و ینی زۆر جار پێیان وابوو کە ئێمە قوربانیمانداوە بە ژیانی خۆشی خۆمان چکە بەشێکی زۆرمان خەڵکی شار بووین یا خوێنەوار بووین پێیان وابوو ئێمە قوربانی زۆرمانداوە کە توانیمانە واز لە خۆشیەکانی شار بێنین و بین ئەم ژیانە سەختە هەڵبژێرین یعنی خەڵکەکان ئەوە سەیری پێشمەرگیان دەکرد بەڵام کەسێکی وەکو کوێخا محەممەد لەو دەیە کە ئەوە بیری کردوێتەوە ڕەنگە تێڕوانینەکەی لەوە هات پێ کە ئەو پێی وا بێ زەوی وەکو کوێخایەک زەوی بۆ ئەو زۆر گرنگە جوتیارێک یا کەسێک کە زەویەکە ڕەنێ و دێنێ و بەرهەمی دێنێ زەویەکەی خۆی وازلان لێ نایەنێ و بە خۆڕایی بڕوا بۆ شوێنێکی بۆ هەموو شۆڕش ئەو پێی وا بووە کە کەسێک کە هیچ شتێکی نەبێ هیچ شتێکی نەبێ هیچ توانای ئیشکردنێکی نەبێ دەیەکە بەجێ دێڵێ اینجا ئەو پێی وا بووە ئێمەی نەبینیوە خاوەنی چی بووین یا چی نەبووین ئێمە بینیوە کە بەو دێهاتانە سوڕێنەوە بەو شاخانە هاتوچۆ دەکەین و بەرهەمی مادیمان نییە ئەوش پێی وا بۆ گەرێکی بەرهەمی مادی نەبێ تر دیارە وەکو ئەحەی کوڕی هاتووە ینی بە کەڵکی ئەوە دێ بێ لەگەڵ ئەوان بکەوێ جا ئەمە یعنی ئەو تێڕوانینەی کوێخا ڕەنگە ئەگەر مەسەلەن حکوومەت بێ کوڕەکەی خۆی نەک یەکێکیان دوو کوڕەکەی تریشی بنێرە بیان کە بەجاش چونکە ئەو جاشانە پارەیان هەیە و سەرماڵی ئەو ئەپارێزن بەڵام پێشمەرگە چونکە هیچ داهاتێکی نییە هیچ بەرهەمێکی مادیشی نییە بۆیە لای ئەو بەو شکڵە سێری دەکات بەڵام من ماوەی بەرنامەکەم تەواو بێ بەڵام ئەمەوێ لەوانەیە چەند تەوەرێکی زۆرم نووسیوێ بە تایبەتی بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە هەموو خەون و
خەیاڵی کە بۆ ئێوە لە سەردەمی پێشمەرگایەتی و شۆڕش و خەباتی شاخا هەبوو نەهاتە دیوە بەڵام خۆت لە ناو بەشێک لە وەڵامەکان تا وەڵامتدایەوە مەوێ دوا قسەی خۆت لەسەر ئەوە بکەی کە ئەوەی ئێوە کردان ئەمڕۆ ئەنجامەکەی بەچی گەیاندینی بۆی کۆتایی بە بەرنامەکە بێنم بۆ ئەوەی زۆر بە درێژی باس نەکەم یەک وێنە دەهێنمەوە کە لە کتێبەکە ئاماژەم پێداوە یا وێنەیەکی شعریە زیاتر ئەوە ئەڵێم پێشمەرگە ئێمەی پێشمەرگە لەو کرمی ئاوریشمانە دەچین کە هەموو تەمەنیان لە دروستکردنی قۆزاخەیەکە بەسەر دەبەن کە لە ئەنجامدا بۆ خۆیان دەبێتە تابوتی مرگ و بۆ خاونەکانیان دەبێتە ئاوریشم. باڵێ ینی ئەو وێنە شعریە جیاواز لەو زمانە باڵا ئەدەبی باسم کرد وێنە شعریەکانی شەمە وێنەیەکی گرنگ و بۆ ئەم قۆناغی دوای ڕاپەڕێن پێم وایە ئەم وێنەیە تعبیر هەڵگری کۆمەڵێک مانای گەورەیە. بەڵێ من ئەمەوێ بەر لەوەی کۆتایی بە بەرنامەکەم بێنم ئەگەر بکرێت چەند وشەیەک لە گەوهری وشە جوانەکانت بکەیتە گەردانەیەک و بیکەیتە ملی بەرنامەی جێپەنجە لە کەناڵی پەیام و پەنجەمۆرێکمان بۆ بکەی کە ئەمانەوەکو یادگاریەک لە ئەرشیفی مێژوی بەرنامەکەمانە کە سەرەتا و دەستپێکی بەرنامەکە بەوە دەستی پێکرد بمێنێتەوە ئەکرێ ئەگەر لێرە فەرموو. ئەگەر جگە لەوەی کە جێپەنجەی وشەکانتە حەزمە کرد جێپەنجەیەکی پەنجەمۆریشت هەر بەسەر بەرنامەکەمانەوە هەبێت ئەوڵی ترەوەیان خۆت ئەزانی پەنجەمۆری پەنجەی چەپ ئەەکەیت پەنجەمۆریا بە هەر کامیانەیەکەی دەوەیان گرنگەوەی جێپەنجەت هەبێت بەسەر بەرنامەکەمانەوە ئێمە دووبارە سوپاس دەکەین سپاسیتانەکەم بۆ ئەو بەرنامە ڕێکوپێکەی بەڕێوەتان برد. سپاس بۆ تۆیش کە لە ماوەی دوو بەشی بەرنامەکەمانە وەڵامی کۆمەڵە پرسیاری گرنگ بە تایبەتی لەسەر دیاردەکان بوو کە لە ناو شۆڕش و پێشمەرگایەتی و شەڕی براکان و ئەزمموی فەرمانڕەوایەتی حکوومەتی هەرێمی کوردستاندا باست کرد وە ڕووداوەکانت پێکەوە گرێدا دووبارە سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ ستافی بەرنامە و بۆ تەلەڤیزیۆنی پەیام و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەشتان سەرکەوتوو سەرفراز بن. سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست من بەم شێوەیە هاتمە کۆتایی بەرنامەکەم بەر لەوەی کۆتایی پێبێنم دەمەوێت زۆر سپاسی خانەی ڕۆشنبیری ڕەهەند و کتێبخانەی ڕۆمان بکەم ئەم شوێنەیان بۆ ڕەخسانین توانیمان ئەم گفتوگۆیە لێرە لە بەرنامەی جێپەنجە تۆمار بکەین. دووبارە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.